کۆتا خاڵ ئەوە دەڵێم بۆ ئەوەی خەرمانی عیبادەت نەسووتێ بۆی کەسێکی سەرکەوتوبی لە ژیانە منداڵەکانیشتان بەڕێزانی یەکدان نشێنم بڵێ ڕۆڵەکەم من ئەگە قسەیەکم کردوێ پەشیمانم لە ئێستاوە تەوبە بێ قەت گوێن بە کەس مەدە قەت زمانت با و شەی ناشیرنی پێدانەیە بڵێ لە ماڵی ئێمەدا گوێندان قەدەغەیە لە فەیسبووکی ئێمەدا گوێندان بە خەڵق قەدەغەیە ئەوە لە ئێمە ناوەشێتەوە بۆی سەلامەت بین دین و ژینمان سەلامەت بێ ئەزانی پێغەمبەر دەفەرمێ لا تەسوبوا الأموات فتؤذوا الأحياء قەت جنێو بە مردووان مەدەن مردووەکە ڕۆیشتۆتە بارەگای خوا چەند خراب و بێ جوێنی پێمەدا مەڵە گۆڕ بە گۆڕ بێ چونکە ئەوە دڵی زیندوەکان ئازار دەدا کوڕی هەیە نەوەی هەیە لەوەسی پیاوی ساڵح بن بەڵام هەر پێ ناخۆشە جەنابەت باپیرت هەر چیەک بوو بێ پێ ناخۆشە خەڵک جوێنی پێ بدە هەر بۆ دێشێ ئازاری پێدەخۆی لەبەرەوە دڵی زیندوەکان ئازار مەدەلەواتی ئەمانە زۆر ئینسانی ڕێکپێک بن ئەوەی شۆتە قیامەتی خۆی دەفەرمێ لا تەسوبوا الدیک هەر کەڵەشێر چونکە دەخوێنێ بەیانیان بۆ نوێژ خەبەرتان دەکاتەوە گوێن بە کەڵەشێر مەدەن هەر شتێک کە سودمەند بێ لە کۆمەڵگادا جوێنی پێمەدە دوعای خێری بۆ بکە لا تسبوا الريح دەفەرمێ بەڕەشەبایەکی تند هاتوانە بڵێن گوێن بە ڕەشەباش مەدە ئەویش سوودی خۆیە باز زمانت بە گوێن ڕانەیە لا تسبن أحدا لحديثك دەفەرمێ قەت گوێن بە هیچ کەسێک مەدە هیچ کەس جوێنی پێمەدە لە هەمویان عەجایبتر دەفەرمێ لا تسبوا الشەیطان کوڕە گوێن بە شەیطانیش مەدە گوێن بە شەیطانیش نەدەم نە ولكن تعوذوا من شره بڵێ خوا لە شەڕی شەیطان بمپارێزە وڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم مەڵە شەیطان وال لێ دەکەم و وال لێ دەکەم جوێنی ناشرین بەکارمێنە بەرامبەر بە شەیطانیش چونکە گوێن کەسایەتی دەڕوشێنێ بەڕێزان دەوڵەمەندێک لەو بازاڕە 1000 جوێنی پێ بدەی 1 دولاری لێکەم دەبێتەوە بەرپرسێک 1000 جوێنی ڕۆژی بۆ بنێری لە پۆستەکەی دێتە خوارەوە بە گوێن نا لە جیاتی ئەوە هەوڵ بدە کاری ئەرێنی بکە خۆت دروستکە ڕقل لە فڵان کەسە کارەکان دڕقلێتی من باش دەبم ئەو گەندەڵ نییە من چاک دەبم من ئیسلاح دەکەم دەی بۆ چاک دەبێت بەڵام بە جوێنەکانی تۆ نەکەس لە پۆستەکەی دێتە خوادەن لا تسبوا الشەیطان گوێن بە شەیطانیش مەدە زمان پاکی کەسایەتیە چەند جوانە ئینسان ئەم حەدیسە لەم کۆتایی ڕەمەزانەدا لەم شەوە پیرۆزەدا بڕیار بدەین هەتا دەمرم جوێنێک بە کەس نادەم ئەتوانی بڕیار بدەی دەی با بڕیار بدەین هەر وەختی این بوو ئازمانی خۆت پیانووسێ پەنجەی خۆت بگەزە من لە مزگەوتە لە کۆتا شەوی ڕەمەزانە بڕیارمدا جوێن بە هیچ کەسێک نەدەم قەت پەنجەم لەسەر کۆمنتێک لەسەر شتێکی ناشرین لەسەر هیچ کەسێک و شەی ناشرین بەکار نێنم با لای خوا چاکەکانم نەفەوتێن ئەم هەموو شەوانە دانیشتم خەوم لە خۆم حرام کرد تو خوا گوناه نییە بەڕێزە من بە ئێوە دەڵێم تو خوا گوناه نییە ئەم هەموو چاکەت خوا کردوێتەوە لەسەر سینێک بۆ خەڵکی بنێری بە غیبەت داینیتەوە بە بوختان داینیتەوە بە فەیسبوک داینیتەوە بە کۆمنتێک بە لایکێک داینیتەوە تو خوا حیفنی ئەو خەوە جوانە لە خۆت حرام کردو ئیسراحەت بەس بۆی خوا لێ ڕازی بێ کەچی دوای شەیطان دڵخۆشکەی واز بێنە پەنا بگرە بە خوای پەروەردگار زیکر بکە زیکر بە شەیطان قەڵسی زیکری خوا بکە شەیطان بە ئەوە دەتەقێتەوە زیکری خوا بکەی فڵان کەس خراپ نییە دەی وەرە من چاکە کار دەبم خراپەکار حەزی لە چاکە نیە دەیتەوە وەرە بە چاکە تووڕێکە لە جیاتی جوێنی پێ بدەی